سڵاوتان لێبێ. ئەمڕۆ وەفدەکەی کورد بە سەرۆکایەتی ڕۆژنووریشاوی سەردانی بەغداد لە کاتوو نامەکەی کورد دەگەێنێت هاوپەیمانی نیشتیمانی، بەڵام تا ئێستا هاوپەیمانی نیشتیمانی دیاری نەکردو وەفدەکەی کورد لەگەڵ چ بەرپرسێک لەناو هاوپەیمانەتیەکە کۆ دەبێتەوە. نەجیب عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پارلەمانی عێراق و ئەندامی وەفدەکەی کورد بە NRT ڕاگەیاند وەفدەکەی کورد ئەمڕۆ سەردانی بەغداد دەکات و ئەو نامەیەشی کە ئیمزای سەرجەم نێرانی کوردی لە بەغداد لەسەر دەگەێنرێت هاوپەیمانی نیشتیمانی. بڕیار ئەمڕۆ هەر سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن کۆ ببنەوە بۆ تاوتوێکردن و وەڵامدانەوەی داواکاریەکانی یەکێتی و پارتی لەسەر مەسەلەی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی بارزانی و بە پێی زانیاریەکان پێدەچێت هەر سێلایەنەکە یەک بڕیاری هاوبەشیان هەبێ. ئەنوەر سەنگاوی ئەندامی وەفدی کۆمەڵی ئیسلامی لە لیژنەیە مانگی ئۆپۆزیسیۆن بە NRT ڕاگەیاند سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن ئەمڕۆ لە مەکۆی سەرۆکی بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی کۆ دەبنەوە بۆ وەڵامدانەوەی داواکاری یەکێتی و پارتی لەسەر درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی بارزانی. سەرۆکی حکومەتی عێراق تاکید دەکاتەوە وڵاتەکەی ناخوازێ جارێکی تر جەنگ لەگەڵ ئێراندا بەرپا بکە و پەیوەندیەکانیشی لەگەڵ حکومەتی تاران پاشکۆیەتی نابێت. لە وتارێکدا کە بەبوونەی دێم ساڵی ڕوخانی ڕژێمی سەدام پێشکەشێکرد نوری مالیکی ڕایگەیان عێراق درێژترین سنووری لەگەڵ ئێراندا هەیە و نامانەوێت جەنگێکی تری هاوشێوەی جەنگی 8 ساڵەی ساڵانی هێشتاکان لەنێوان هەردوو وڵات دووبارە بکەینەوە کە بەهۆیەوە سەدان هەزار کوژراوی لێکەوتەوە و وتیشی هەردوو گەلی عێراق و ئێران مێژوویەکی هاوبەش لە نێوانیاندا هەیە و عێراقیش خاوەنی سیاسەتێکی سەربەخۆی دەرەچیە و هیچ کاتێک پاشکۆیەتی قبوڵ نەکردووە. سەرۆکی ڕەوتی سەدەر تاکیدی کردەوە وەزیرەکانی ڕەوتەکەی لە حکومەتێکدا نامێننەوە کە بەحس و گیان بەخشەکانی سەدان تیایدا بوونیان نەبێت. پێداگریش کردمانەوەی وەزیرەکانی ڕەوتەکەی لەو جۆرە حکومەتە سوکایەتیە. لە بەیاننامەیەکدا موقتەدا سەدەر نیگەرانی خۆی پیشاندا بەرامبەر بەو کەسانی لەسەر کورسی دەسەڵاتن و ڕاست و هەڵە لە یەکتر جیا ناکەنەوە. وتیشی داوای لێبوردن لە عێراقیەکان دەکەم لە بەرامبەر هەر دەنجێک کە لە ئەنجومەنی وەزیرانەوە لە پێناو گەڕانەوەی بەعسیا ئەفلەقیەکان و میلیشەکان بۆ ناو حکومەت دەرچووە. ڕێکخراوی تەندروستی جیهانی داوای چڕکردنەوەی وڵاتەکانیان دەکەن بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردن و بنبڕکردنی بەرزبوونەوەی فشاری خوێن لە عێراق و داواش لە وڵاتیان عێراق دەکەن شێوازی خۆراکی ڕۆژانەیان بگۆڕن و لە هەندێک جۆر خۆراک دوور بکەونەوە. بە بۆنەی ڕۆژی تەندروستی جیهانی ڕێکخراوەکە ئاشکرای کردووە لە سەدا 5 ئەو وڵاتیانی لە عێراق گیان لە دەسەدان هۆکاری ئەو جۆرە نەخۆشیانە نین کە دەردن و بڵاو بوونەتەوە بەڵکو چەند نەخۆشیێکی وەک بەرزبوونەوەی فشاری خوێن و تیشی نزیکەی 4 ملیۆن کەس لە عێراق بۆی ئەو نەخۆشیەوە گیرۆ دەبوون. قایمقامی شاری دەشتی لە پارێزگای بوشەهر لە ئێران ڕای دەگەێنێ ژماری قوربانیانی بوومەلەرزەکەی ناوچەی کاچی لە نزیک وێزگەی ئۆتۆمی بوشەهر گەیشتوتە 37 کوژرا و زیاتر لە 850 بریندار. تاکیدی کردەوە هیچ زیانێکی مادی بە وێزگا ئۆتۆمیەکە نەگەیشتووە. سەرۆکی ڕێکخراوی کۆمەک و باناوچوونی سەر بە کۆمەڵگای سەر بە کۆمەڵی مانگی سووری ئێرانی ئاماژەی بۆ کردووە کە نزیکەی 10,000 کەس لەو ناوچەی نیشتەجێ بوون و جگە لە قوربانیەکان چەند ماڵێک و دوو گوندی بچووک خاپور بوون و درز و کەلەنیش کەوتۆتە دیواری ژمارەیەک خانووە. محمود عوسمان پەرلەمانتاری لیستی هاوپەیمانی کوردستانی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە داخوازی بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی پێشڕۆخە دەچێتە خانەی پرۆپاگەندەی دروشمان سیاسیەکان. محمود عوسمان لە لێدوانێکدا بۆ ماڵپەڕی سۆمرە نیوز ڕایگەیاندووە بەهۆی بەردەوامی ناکۆچە سیاسیەکان لە نێوان کورتە سیاسیەکان ئەنجامدانی هەڵبژاردننی پێشڕۆخە لە ئێستادا قابلی جێبەجێکردن نییە. هەیات عەلاوی سەرۆکی لیستی عێراقی لەلایەنی یاریمەتی تۆمەتبار کرد بۆی کە پشت بە کوشتنی کاندیدەکانی لیستەکەون لە هەمان کاتدا گومانی کرد لە پاک و بێگەردی ئەنجامی هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکان. عەلاوی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لە بارگەی بزوتنەوەی ویفاقی نیشتیمانی ڕایگەیاند هەندێک یاریمەتی لە پشکاری کوشتن و تیرۆرکردنی کاندیدەکانی لیستەکەیەوەتی کە ڕۆژانە لێرە و لەوێ لە دژیان ئەنجامەدرێت. هەر شاد بن.